وەڵای ئەمە کاسبکارن و ئەو بەفرە لە شاخی دێنین و واران دەوری سعات چارن و دێنە ئێرانە و عالەمەکە عەزی لەو بەفرەیە و لە پڕژێ دێنین وەڵا زیاتر لە پڕژێ دێنین سعات تەقریبەن 3:30 دەچین هەتا 7 دەگەینەوە ئێرانە هەر لایلۆنی پێدادرایە و پیکە بە دوو پیکە بیش نییە و یعنی زۆر ئەوە نییە برێ بچکەم بی بتاوێتەوە هەموو ڕۆژێ بە ڕۆژانە ئیمە هەموو ڕۆژێ دێنین پیکە بەکە و دوو پیکە بە جاری وایە دەگاتە 3 پیکەوی بەس پێشەمان زیاتر چونکە پێشەمان زیاتر برێ عالەمەکە زیاتر دێ ئێواران و ئیمە زیاتر ئیشەکەمان بەس ئێوارانە سعات 4 دەینە ئێرانە لۆ 6 بەفرەکە تەواو دەبێ عەلاقەی بە زاری دەدەین هەر زانیشە و عالەم عەزی لێ لۆ دۆ و شەربەت و مێوژ و وەڵای عالەمەکە زیاتر ئێواران بەفرەکەی دەبا و یوا هەیە دەرێ لۆ دۆی ما هەیە لۆ کۆی دەباتەوە لێرە یعنی ناهۆ لێرە لۆ کۆی دەباتەوە دەمەیەدی کابرا کات فلینەچی ئیناگە لەگەلە گەورە بوو لۆم پڕ کرد وەڵا گۆتی لۆ ئەوەی ما لۆ لای سماقوریەمە لای خۆشناوەتی وەڵا لۆ چ بەکاردێنین لۆ شەربەتی لە بۆ ورسی لۆ ماستاوی لۆ دۆی ئەو تەبعا هەرێ وەڵا ڕەمەزانە ئاوی سارد لۆ ئاوی سارد